Kıyamet aşkı hiç bitmiyor. تادێت مانگەشەی هەڵبژاردنە پەرلەمانی و سەرۆکایەتیەکەی 24 حوزەیران لە تورکیا گەرمتر دەبێت و کاندیدەکان ڕوبەڕووبوونەوەی تون لە نێوانیاندا دروست بووە بە جۆرێک زمانی زبر بەرامبەر یەکتر بەکاردەهێنن. پرسیابووری ڕوبەرێکی فراوانی کارنامەی حیزبە بەشداربووەکانی داگیر کردووە و بۆتە جێی مشتومڕی توندی نێوان کاندیدەکان بۆ پێی باریابووری تورکیا ڕوبەڕووی فشارێکی گەورە بۆتەوە لە پاشەکشێدایە. ئەوەش بۆتە چەکێکی بەهێز بەدەست نێارەکانی ئەردۆغان سەرۆکۆماری ئێستای ئەو وڵاتە. لە بەرامبەر ئەو ڕەخنانەی ڕوبەڕووی سەرۆکۆماری تورکیا و حزبەکەی بوونەتەوە، ئەردۆگان لە دوای وتاریدا ڕایگەیاند کار ئاسانی بۆ ئەو سەرمایەدارانە دەکرێت کە دەیانەوێت بە بەرهێنان لە وڵاتدا ئەنجام بدەن و بەڵێنی باشترکردنی باری ئابووری تورکیایدا. محەڕەم ئینجا کاندیدی پارتی گەلی کۆماری تورکیا جەهەپە ڕەخنەی لە بەڵێنەکانی ئەردۆگان گرت و ڕایگەیاند لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا بۆ بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. ئەو نمونەی داکشانی نرخی لیرەی بەرامبەر بە دۆلار هێنایەوە و بەتەنزەوە بە ئەردۆگانی وت بەیانی باش 16 ساڵە لەکوێیت دۆلار نرخی چەندە ئەمڕۆ؟ پارتی دیموکراتی گەلان هەدەپە کە سەلاحەدین دەمیرتاشی بۆ پۆستی سەرۆکۆمار کاندید کردووە بەڵێنی داوە ئەو کەسانی کە داهاتەکانیان بەشی دانەوەی قەرزەکانیان ناکات لێبوردنیان بۆ دەربکات و بیان بەخشێت لە گێڕانەوەی قەرزەکانیان. هەدەپە بەبێ کاندیدەکەی بانگەشی هەڵبژاردن دەکات چونکە لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە بند کراوە. بجوتنەوەی خزمەتی فەتحوڵڵا گولان یەکێکی ترە لە تەوەرەکانی بانگەشی هەڵبژاردن و دژایەتیکردنی ئەو بجوتنەوەیە خاڵی هاوبەشی سەرجەم حیزبەکانە. کاندیدی پارتی گەلی کۆماری تورکیا ڕەخنەی لە ئەردۆگان گرت و ڕایگەیاند تا ئێستا داواکاریەکی گونجاو بە پێی ڕێکارەکان بۆ ڕادەستکردنی گولەن پێشکەش نەکراوە، بۆیە تا ئێستا ڕادستی تورکیا نەکراوەتەوە. لە بەرامبەردا ئەردۆگان بە توندی وەڵامی دایەوە و بە درۆزن وەسفی کرد. بابەتی ئازادی ڕۆژنامەنووسی، ڕاگەیاندنی باری نائاسایی و پێشێلکردنی مافی مرۆڤ لەو ڕەخنانن ڕوبەڕووی ئەردۆگان و حزبەکەی بوونەتەوە. کەمال کڵژدار ئۆغڵۆ سەرۆکی جەهەپە کە گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنی تورکیایە بەڵێنی داوە لە گەری سەرکەوتنیاندا باری نائاسایی هەڵگرن و بارودۆخی ئاسایی بۆ تورکیا بگێڕنەوە. چاودێرانی بارودۆخی تورکیا پێیان وایە ئەردۆگان باری نائاسایی بۆ دژایەتیکردنی نەیارەکانی درێژ دەکاتەوە. پێشتری یەکێتی ئەوروپا داوایان کرد هەڵبژاردنەکان لە دوای هەڵگرتنی باری نائاسایی بەڕێوە بچن. پرسی کوردیش جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشوو بایەخێکی کەمتری لە بانگەشەکاندا بەخۆیەوە بینیوە. کڵژدار ئۆغڵۆ ڕایگەیاند 40 ساڵە سیاسیەکان نەیانتوانیوە پرسی کورد چارەسەر بکەن و وتی ئاکەپە 16 ساڵە حکمی بەدەستە و نەیتوانیوە چارەسەری کێشەی کورد بکات. میراسımız mahkumdur, mahzundur, perişandır. Gene de yese düşme yiğidim. بۆ هەڵبژاردنەکەی 24 حوزەیران 11 حیزب کێبڕکێ لەسەر 550 کورسی پەرلەمان دەکەن و 6 کاندیدیش بۆ پۆستی سەرۆکۆمار پاڵێوراون. لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی 2014 ئەردۆغان لە 151.79 دەنگەکانی بەدەستێنا، بەڵام ئەمساڵ چاوەڕێ ناکرێت هیچ کام لە کاندیدەکان بتوانن لە 150 دەنگەکان بەدەست بهێن و هەڵبژاردنەکان پێ بنێتە خولی دووەمەوە. پێشبینیش دەکرێت هەرێک لە محەڕەم ئینجا کاندیدی جەهەپە و میراڵ ئاکشینار کاندیدی پارتی خێری تورکی ڕکابەری ئەردۆغان بن لە خولی دووەمی هەڵبژاردنەکان بۆ سەرۆکایەتی کۆماری تورکیا. Değerli kardeşlerim, 180 kilometreden İsrail dağlarından buraya suyu biz getirdik. Hava kirliliğini biz kaldırdık. Ve çöp dağlarını ortadan biz yok ettik.